لە شەقامەکانی ئیستانبول هەندێک لە خەڵک پێشوازی دەکەن لە سەرکەوتنی ئەردۆغان بەسەر ڕکابەرەکەیدا کلیجدار ئۆغڵو لە هەڵبژاردننی سەرۆکایەتی تورکیا. ئەنجامێکی ئاسایی و باش بوو، ئەوەش بوو کە ئێمە هیواخوازی بووین. گەڕی یەکەمی هەڵبژاردن ئەنجامەکەی دەرخستە بوو، بۆیە لە گەڕی دووەمدا دیار بوو چێ دەیباتەوە بۆ وڵاتەکەمان باش دەبێت. بەڵام لەگەڵ ئەوەی تورکیا ڕوبەڕووی بەرزبوونی هەڵاوسان و لاوازبوونی دراو بووتەوە، بۆ هەندێکی دیکە ئەنجامەکە ترس و دڵڕاوشە زیاترەکە لەوەی کاچی لە داهاتوودا ڕوئەدا. کێشەکان زۆر گەورن، ئیدی ئابووری بێت یان شتی دیکە. با پێت بڵێم ئەوە شتێک نییە کە لە ماوەی 1-2 ڕۆژدا چارەسەر بکرێت، بەسانایی چارەسەر نابێت. بەشێک لە گرفتەکان خودی خەڵکەکەیە، تەنها بیر لە بەرژەوەندی خۆیان دەکەنەوە. هەڵبژاردنەکە بە شێوەیەکی بەرفراون بە سەختترین هەڵبژاردن بۆ ئەردۆغان ناوزە دەکرا. لە کاتێکدا تورکیا ڕوبەڕووی لە سەداچلی هەڵاوسانی ئابووری هەروە نارزاتی بەرفراوان لە وەڵامی حکوومەتەکەی ئەردۆغان بۆ زەمین لەرزەکەی مانگی دوودا. بەڵام ئەو ناوچانی بوومە لەرزەی لێدابوون بەشێک لە بەهێزترین پشتیوانەکانی ئەردۆغان بوون بەهۆی سەرکەوتنی شەو تا درنگانی شەو ئاهەنگیان جێرا. شیکەرەوان ئەنجامەکەیان پێ سەرنجڕاکێشە بە لە بەرچاوگرتنی بەڵێنی کلیجدار ئۆغڵ و بە نیشتەجێکردنەوەی زیان لێکەوتوانی بوومە لەرزەکە. بەڕێز ئەردۆغان وتی ماڵەکان چاک دەکەنەوە و دەیان فرۆشن. بەڕێز کلیجدار ئۆغڵ وتی ماڵەکان ئاوەدان دەکەنەوە و بە خۆڕایی دەیان بەخشن. بەڵام سەیری ئەنجامەکەی بکە. خەڵک باوەڕیان بە ئەردۆغان زیاترە وەک لە کلیجدار ئۆغڵ. ئەوەش بیرکردنەوەیەکی بەربڵاوە. هەندێک لە چاودێران دەڵێن هەرگیز ئەردۆغان لەوە بەهێزتر نەبووە. پلانیش بۆ ئەوە دادەنێت بەکردا بڕیاری دیاریکردنی ماوەی سەرۆکایەتی نەهێڵێت وەک بەشێک لە چاکسازی لە دەستوردا. ئەردۆغان بۆ 5 ساڵی تر ئاسایشی بەهێزە. لەو بڕواایەدام ئەردۆغان هەوڵی درێژکردنەوەی ئەم سەرۆکایەتیە بدات و وەک پوتین و شیجینپینگ و ڕەنگە بۆ هەمیشە زۆرینەی پەرلەمانی هەیە. من پێم وایە کە ئەوان ئەمە دەکەن گۆڕانکاریکی دەستوری کە دەتوانێت داوای بکەن بۆ خولێکی دیکەی سەرۆکایەتی. بەڵام ئەردۆغان لە دوای سوێن خواردنی ڕوبەڕووی ئالەنگیری قورسە بێتەوە لە ئەگەری بەردەوامبوونی لە سیاسەتە ئابووریە ناڕوونەکانی کە بە شێوەیەکی بەرفراوان هۆکاری بەرزبوونی و هەڵاوسان و لاوازبوونی دراون. هەندێک لە شیکەرەوان هۆشداری ئەوە دەدەن کە دەکرێت گێژاوی دارایی لە ئارادا بێت. لەلایەکی ترەوە پابندبوونی ئەردۆغان بە قوڵکردنەوەی زیاتری پەیوەندەکانی لەگەڵ ڤلادیمیر پوتیندا هەڕەشەی زیاتر لە ئاڵۆزکردنی پەیوەندەکانی لەگەڵ هاوپەیمانە ڕۆژئاوایەکانی تورکیا دەکات. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی دۆرین جۆنز لە ئەستەمبولەوە.